بانگەشە و چالاکی بۆ سەرخستنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە و لەو چوارچێوەیەشدا ئەندام و لایەنگرانی کۆمەڵ لە سنووری ئەنجومەنی ناحی سیروان هەڵمەتێکی بەرفراوانیان بۆ هەڵواسینی پۆستەر و لافیتە و ئاڵای کۆمەڵ و کاندیدەکان بەڕێوە برد. بدەن بەو ئاڵایەی کە سمبولی سێبەری هەموو دنیاە، کە سمبولی سێبەری هەموو دنیاە. دیارە کۆمەڵی ئیسلامی لەمە 4 ساڵی ڕابردووە کە هەموو خەڵکی ئەوەی کە بە چاوی وجدان سیر کە شاهیدە کە کۆمەڵی ئیسلامی لە نوێنەرەکانی لە پەرلەمان و لە وەزارەتەکان و هەتا خواریش خزمەتێکی بەرچاوە بەبێ جیاوازیشانی و خۆیان بە مڵکی هەموو خەڵک زانیەوە. بەڵام ئێستایتر کاتی ئەوەیە کە خەڵک تۆڵەیەوە بۆ کۆمەڵی ئیسلامی بکاتەوە بتوانێت لە ڕێگەی دەنگدانەوە قەرەبی ئەو هەموو هەڵوێستانە بکاتەوە کە کۆمەڵی ئیسلامی لەمە 4 ساڵە مەدڵنیایەوە لەبەر خاتری خەڵک و لەبەرەی خەڵکا بووە. وەکو سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان کە ئەلحەمدولیلا تیمەکانی لیستی 104 هەڵمەتیان دەست پێ کردووە و ماڵ بە ماڵ ئەگەڕێن لە شار و شارۆچکەکاندا لۆگۆ و لافیتەی کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانیان هەڵدەواسن و بە جەماوەری ئیسلامخوازی کوردستانی ئەناسێنن. ئێمەش بە هەمان شێوە لە شارۆچکەی سیروان و گوندەکانی دەوروبەریا هەمان کار ئەەکەین و ئەلحەمدولیلا خەڵکێکی زۆریش بەدەممانەوە هاتووە و خۆشحاڵن. تا نزیکتر بینەوە لە وادی هەڵبژاردن ئەندام و کادیرانی کۆمەڵ لە شار و شارۆچکەکان گەرم و گوڕتر دەبن لەسەر بانگەشەکردن و هەوڵدان بۆ سەرکەوتن و سەرخستنی لیستە پرتەقالەکەیان کە ئەم هەڵبژاردنە لیستی 104 بۆتە جێگەی ئومێد و متمانەی خەڵک و وڵاتیان بەگشتی و چاوەڕێ دەکرێت بە شێوەیەکی بەرچاو کۆمەڵی ئیسلامی ژمارەی کورسیەکانی زیاد بکات. پەیامان بۆ خەڵکی شارۆچکەی خۆشەویستی سیروان و هەموو جەماوەری ئیسلام دۆستی کوردستان ئەوەیە کە هەڵوێست و کردارەکانی چەند ساڵی ڕابردووی پەرلەمانتار و وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی جێگەی شانازی هەموو لایەکمانن بەو ژمارەکەمەوە کە هەبوون بەڕاستی هەم لە حکومەت هەم لە پەرلەمان جێگە دەستیان دیارە و زۆر باشکاریان کردووە. بۆیە داوامان وایە لە جەماوەری ئیسلام دۆستی کوردستان بە تایبەتی ئەم شارۆچکە خۆشەویستە کە دەنگ و سەدایەکی باشیان هەبێ بۆ ئەوەی بتوانین ئەو پەرلەمانتارانەی کە ئەینێرین پشت ئەستور بن و بە ژمارەیەکی زیاتر ئینشاڵڵا بچنە پەرلەمانی عێراق. دیارە ئێمە چاوەڕانی زیاتریان لێکەین، هەوڵی زۆریان داوە، بەڵام داوایان لێکەین کە زیاتر هەوڵ بدەن و بۆ نەک هەر بۆ کۆمەڵی ئیسلامی بەڵکو بۆ هەموو کوردستان توانەکانیان چڕکەنەوە و ئەوانشی کە ئێستا خۆیان کاندید کردووە چاوەڕانی شتی زۆر گەورەیان لێکەین، هەمویان جێی متمانەی هەم ئەندامانی کۆمەڵ و هەم خەڵکی هەموو کوردستان. کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامانجی سەرەکی باشکردنی گوزەرانی خەڵک و خزمەتکردنی هاوڵاتیانە بەبێ جیاوازی و لە ڕێگەی نوێنەرەکانیەوە بۆ هەڵبژارنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەکار و کردەوە پرۆژەکانی بۆ خزمەتکردنی خەڵک جێبەجێ دەکات. کۆمەڵ داکۆکی دەکات لە سەرجەم مافەڕەوەکانی گەلی کورد و ڕابردووی نوێنەرەکانیشی ئەوەی سەلماندووە هەمیشە هەڵوێستەکانیان لەبەرەی گەل و خەڵک بووە و هەر بۆیە لیستی 104 بە لیستی هەڵوێست و مەردایەتی ناسراوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحی سیروان.